بشكم بسحر وأجسام شاي وزي شار جسام بشكم بسحر وأجسام شاي وزي شار جسام تاكيبتا سودي دنيت هرسو شمام بوري ملي تاكي بهر سو شمام هرسو شمام بوري ملي هرسو شمام بوري ملي ناو علي حما كريمة مواليتي حفتاو شوار لقندي بلخا بلنشاو مدينة الله ناو استحالين لخرمال دانيشم بۆ جوابی پرسیارەکەی جەنابش من ئەڵبەتە هەر لە مناڵیەوە لە قوتابخانە مامۆستا دەریە کردم یان سەوت و خۆشە گۆرانیان پێوتم دوای ئەوە مەسەلەن زۆر جار لە یان سەوت و خۆشە گۆرانیم ئەوت بە مناڵی ئەتر بەردەوام گۆرانی وت لە 95 ئەتر من وەکوینێک دەستم کرد بە گۆرانی وتن وەڵا وەکو بەرهەمی بڵێن سابت بێ گۆرانیم وتووە بڵێن سەوتی تەجیلم کردووە بەس یەک گۆرانیشم هەیە بە ناوی چەمەڕا ئەمساڵ بڵێن کلیپم بۆ کرد وەکو کلیپ یەک گۆرانیم هەیە ناوەکوتر گۆرانی بڵێن لە بۆنەکانە لە شایەکانە لە سەیران مەسەلەن لە بۆنەکانە مەسەلەن گۆرانی زۆرم هەیە گۆرانی بێژەکانی هەوران بڵێن گۆرانی هەورامی 4 ڕیتمە ڕیتمی سیا چەمانە خاو چەپڵە شێخانەمانەیە ئەتر ئەم 4 ڕتمەمانەیە بڵێن شێخانەش چەند ئینێکی لێ بێتەوە بڵێن گۆرانی لێ بێتەوە سیا چەمانە عینەشت تەوە گۆرانی خاومان هەیە چەپڵەمان هەیە 4 ڕتمانەیە گۆرانی هەورانی من بە زۆری گۆرانی خاو و گۆرانی چەپڵەم وتووە لە گۆرانی هەورامیەکانە گۆرانی خاو و گۆرانی چەپڵە جارجار کەمکەمێکی شێخانەم وتۆ بەس سیا چەمانەکە تۆزە زۆر قورسە ینی بەڕاستی من هەر وەکو بڵێ ئەوەنە قورس بە تر زۆر نەچوون بەلای سیا چەمانە شەویش دەیجوورە تازە خەیاڵان باوانم ویستەن توی دەرون خەیاڵ فیراوان باوانم سامین چیشکەرون دادڵی کارکەرۆ جەسینەی پڕێش دازام سەودا سەریر هەری جوارۆلی بەتاکید زۆر جوانە پرسیارەکە من یەکێکیان بۆ خۆم بۆ نمونە ئەو ڕەزە دێمانە کە ئێستا لە بەردەمانایە لێرە چوین ئیشمان کردووە ئیشی ناوباخمان کردووە لەگەڵ ئەوەشە دانیشین کاتی وچانێکە دەی سرعاتەکە گۆرانیشمان وتووە گۆرانی چەپڵەمان وتووە گۆرانی خامان وتووە دوو قۆڵی ئاوا لە کاتی ئیشکردنام هەر بەعام لە هەورامانە ئەوانەی کە گۆرانیان چڕیوە گوێیان نەداوێتە ئیژەکەن مەسەلەن یا ئیژ ناکەن یا دانیشتون ئەمانە لە کاتی ئیشکردن دیشا گۆرانیان وتۆ شتێکی ئاسایش بوو بەلایانەوە بلیمی باخە کۆڵێ گوڵەکەم گیان بەیاڵی قەڵیمێ لیڵاویێم لیڵبۆ ئاغا گیان کون حیسامەدینێ خەسم بێ قورعۆلێ ئاغا گیان وەرچی پیرۆ عشقی خۆوێنێ ئاغا گیان ئەلبەتە گۆرانی وتن ئێستا شێوازەکانی زۆربەیان گۆڕاوە زۆربەی گەنجەکانمان کە ئەیانوی گۆرانی بچن زۆربیان ڕێچکەی گۆرانی بێژە کۆنەکانیان هەڵگرتووە ئەیچڕنەوە بە لە هەمان کاتیشە زۆر جار مەسەلەن ئەمڕۆ وەک جاران نییە وابزانم گۆرانی هەیە گۆرانی بڵێن تازە چڕیوە تۆزێ بە شێوازێکی تر جیاوازی تر
یان جیاوازی هەیە ئەگەنەسە هونەرمەندمان زۆر و گۆرانی هەورامیش ئەچڕنەوە بە شێوازێکی زۆر چوان و گۆرانەکانی مەسەل مامۆستا عوسمان کێمنێوی کاکە عەتا زەڵمی مامۆستا جەمیلی تا ئاخر وەلحاصڵ گۆرانەکانیان ئەچڕنەوە بە شێوازێکی زۆر جوانیش لەگەڵ ئەوەشتا لەوانەشە هەبێ گۆرانی تریشی بچڕی بێ بە شێوازێکی لێلاتەوە باوان داغلەیل و لێلاتەوە باوان بە زمانی شیرین کوربەیە لاوان بە زمانی شیرین کوربەیە لاوان مەگەری ناڵەیەکەم نەیاوانی لاوتۆ مەگەری ناڵەیەکەم لەلایەنی بەرپرسیار دەکەم بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە بتوانن ئێمەش هەموو وەکو هەموو نەتەوەکانی تر کە هەڵەسن بە پارێزکردنی بڵێن کەلتورەکانیان بۆ نمونە کەلتوری ئەدەبیە مێژووییە ئاسەوارناسیە هونەرە کە پەرەی پێدەن ئیحتیمامی پێدەن لەبەرەوەی بەو کەلتورانە بناسرێنەوە میش داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەم کە ڕچای ئەوە بکە هەوڵی ئەوە بڕەخسێنێ بۆ هونەرمەندەکان کە بتوانین لە ڕێی هونەرەکانەوە کەلتورەکەی خۆمان بناسێنین بە تەواوی جیهان ئیزەمێزان و شێوەڕۆگامە داغلەیل و داغلەیل و لێلاتۆ باوان بە زمانێ شیرین کورپەیە لاوان بە زمانێ شیرین کورپەیە لاوان